ئەم کاتۆ باش کاک زەکەریا. ئەم کاتەیەوەش باش. ئێوە وەکو کتێبخانەی ئاستانە چەند بەرهەمی تازەتان هەبوو بۆ ئەم ساڵی پێشانگا؟ ئێمە وەکو کتێبخانەی ئاسانە بۆ ئەم پێشانگایە 8 بەرهەمی نوێمان هەیە. بەرهەمەکانمان کۆمەڵی بەرهەم لە کۆمەڵی بابەتی جیاواز کتێبی مزگەنیەکانمان هەیە کە لە پڕفرۆشترینە بۆ ئەو موسڵمانانەیە کە بێهیوا بوون لە ئەم ڕووداوانەی کۆتایی. چەند بەرهەمێکی تری نوێمان هەیە وەکو بابەتی بەرلەوەی شوراکە لێبدرێ ئاگادارکردنێکە سەبارەت بە دیاردەی دووڕووی لە ناو موسڵماناندا لەگەڵ کۆمەڵی بەرهەمی تر. داشکاندنی سەدا چەندتان کردو بۆ کتێبەکانتان؟ ئێمە داشکاندنەکانمان 30 بۆ هەر کتێبێک، بەڵام ئەگە هەر کەسێک سەر و دە کتێب بباتەوە داشکانی 140 بۆ بکەین. پرفرۆشترین کتێب لە ئێوە؟ پرفرۆشترین تا ئێستا پەرتووکی مزگەێنیەکانە کە پرفرۆشترین بووە. چەند ساڵە بەشداری پێشانگاکەن؟ ئەمە یەکەم ساڵە وەکو سەربەخۆ بەشداری. بە هیوای ئەزمونێکی باش. سپاس، بەخێر بێن، سەربەرز بنیاڕەبی.